خاکی ڕەش و بەهشتی عەدەن کۆنترینە و پێناسانن کە مرۆڤایەتی پێیان ئاشنایە بۆ وەسفکردنی خاکی ڕافیدەین بەهۆی زۆری سەوزایی و خاکە بەپیتەکەی کە بەرەو بیابانێکی وشک دەڕوات. بە گوێرەی چەند لێکۆڵینەوەیکی نێودەوڵەتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە عێراق 7 هێندە خێراترە لەوەی لە جیهاندا هەیە و زیانمەندترین وڵاتی دنیاە و لاواسترین وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە بەرامبەر هەڕەشەکانی گۆڕانی کەشوهەوا. گۆڕانی کەشوهەوا واتە بەرزبوونەوەی پلەی گەرمە بە ڕێژەیەک کە ناگەڕێتەوە پێشتر و بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژە یاخود کەشی منتیقەیەک شوێنێک ئەگۆڕێت یان بە گشتی هەموو کەشی زەوی ئەگۆڕێت. ئەمە پێی ئەوترێت گۆڕانکاری کەشوهەوا. ئەمەش هۆکاری زۆر هەیە. هۆکارەکانی بۆ نمونە سروشتیە یاخود ناسروشتیە. سروشتیەکانیەوەی کە ڕۆژانە خۆمان ئەیبینین بارانبارین و تۆفانی زۆر و یاخود بورکانەکانیشە. لەگەڵ ئەوەشدا بۆ نمونە ئێستا ئێمە کە لە سلێمانیان زۆر جار ئەڵین کە تەپوتۆزێکی زۆر هەیە و یاخود ئەڵین تۆز ئەبارێت خۆڵ ئەبارێت. ئەمەش یەکێکە لە هۆکارە سروشتیەکانی کە لە باشووری عێراقەوانەیە ئەم ڕەشەبایی کە لە جنوبەوە هەڵ ئەکات و یەک بەرەو کوردستان لەگەڵ خۆیان تەپوتۆزێک و خۆڵی ئەو منتیقەیە هەمووی لەگەڵ خۆی هەڵ ئەگرێت و ئەیهێنێت بۆ سەر ئێمە و لای ئێمە پێی ئەڵێن تۆز ئەبارێت و خۆڵ ئەبارێت. ئەمە سروشتیەکانن. لەگەڵ ئەوەشتا ئەتوانین بڵێن هۆکاری سەرەکی و ڕاستەقینەی پیسبوونی ژینگەش مرۆڤە. وەکو باسم کرد کە باسی خۆڵبارینم کرد ئەمەش هەر بە هەمان شێوە مرۆڤ دەستێکی زۆ گەورەی هەیە. یەکێک لە پیسبوونی هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی ژینگە ئەوەیە زۆربوونی بەکارهێنانی ئۆتۆمبیلە. لەبەر ئەوەی بۆ نمونە ئێستا ئەگەر من بچمە سەر شاخی گۆیژە لە گۆیژەوە سەیری سلێمانی ئەەکەم بە شەو ناڵێم بە ڕۆژ سەیرێکی بکە ئەبینی تەمومژێکی چڕی پیس بەسەر سلێمانیەوە هەیە. ئەمە چییە؟ زۆرینەی کات خەڵک وا ئەزانێت ئەمە هەر تەمێکی ئەتیادیە. نەخێر، ئەمە هەمووی ژەهرە، ئەمە هەمووی ژەهری ئەو سیارانەیە کە دەری ئەکەن ڕۆژانە. ئەمەش کارەساتە لەبەر ئەوەی ئەمە تەسیرێکی کاریگەریکی یەکجار زۆری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ و ڕووەک و ئاژەڵیش. هۆکارەکانی دیکەی پیسبوونی ژینگە لەلایەن مرۆڤەوانەیە پاشەڕۆی پیشەسازیەکانە، پاشەڕۆی بیناسازی ماڵە، بەکارهێنانی پلاستیک و کانزا قورسەکان و زۆرینەی کات ئەمانش لەگەڵ کشت و کاڵە بۆ نمونە ئێستا لە کشت و کاڵە پەیین بەکارئهێنن، قڕکەرەکان بەکارئهێنن. ئەم شتانە هەر هەمووی لە کۆتاییە ئەچێتەوە خاک و هەوا و
ئاو بە هەمان کاتیشدا ئەم خۆراکە ئێمە ئەیخۆینەوە ئەم چالاکیانەی مرۆڤ کە زەرەرێکی زۆر یەکجار زۆری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ بۆ نمونە ئەو هەوا پیسەی کە ئێمە ڕۆژانە هەڵی ئەمژین لە ئێستادا کە ئەگەر تۆ سیارە لێ بخڕیت بچیتە ناو بازاڕ یا بچی بۆ کارەکەت هەوایەکی زۆر پیس هەستی پێ ئەکەیت کە پیسە هەواکە چۆن لەبەرەی لوتە وشک ئەبێت قورگت ئەکزێتەوانێ سیەکانت هەستەکەی قورس ئەبێت ئەگەر ئێمە ڕۆژانە بە بەردەوامی بەرکەوتی ئەم پیسی ژینگەیە ببین پیسی هەوایە ببین لە داهاتوودا ئەمە ئەبێتە نەخۆشیێکی درێژخایەن بۆ ئێمە بۆ نمونە لە ئێستادا لە جیهاندا بەسراوەتەوانێ پیسبوونی ژینگە بەسراوەتوانێ بە زۆر نەخۆشیوانە لە بۆ نمونە نەخۆشی ڕەبوو یاخود نەخۆشی سەرەتانی سیەکان و لە هەمان کاتیشە ئیندایرێکت واتە ناڕاستەوخۆ ئەم پیسبوونی ژینگەی هەوا و خاک و ئاو هەرسێکی هۆکارێکی سەرەکی زۆربوونی نەخۆشی شێرپەنجەیە لە جیهاندا. دیاردەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە عێراق بە چەندین شێوە خۆی دەرخستووە وەکو بەرزبوونەوەی پلەکانی گەرما کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو و ڕێژەی بارانبارین لە ناوچوونی دارستانەکان و دیاردەی بە بیابانبوون بەهۆی گۆڕانی کەشوهەوا چاوەڕوان دەکرێت لە باشووری کوردستان و باکووری عێراق بەرهەمهێنانی گەنم بە ڕێژەی لە ١٧ کەم بکات. کوردستان هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ وڵاتەکانی دیکەیە بۆ پیسبوونی ژینگە و گۆڕانکاری کەشوهەوا بەڵکو خراپتریشین لەبەرەوەی ئێمە وڵاتی نەوتێکی زۆر هەیە کە دەرئەهێنرێت لەم وڵاتەیە و بەکاریش ئەهێنرێت زۆرینەی و وەکو سوتەمەنی و زۆریشی دەنێرێتە دەرەوە. هەروەها لەگەڵ ئەوەشە زۆربوونی ئۆتۆمبیل لەم وڵاتە یاخود بەکارهێنانی پلاستیک و نەبوونی ڕیسایکلین واتە دووبارە بەکارهێنانەوەی ئەو مادانی کە ڕیسایکل ئەتوانین بیکەینەوانە ئەمانەش هەمووی هۆکاری زۆر خراپ ینی هۆکارن و کاریگەری زۆر خراپیان هەیە لەسەر ئەم ژینگەی ئێمە تیایدا دەژین و لە ئێستاشە ئەیبینین هیچ پلانێک ئینفراستراکچەرێک یاخۆ جێرخانێک نییە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە پاشەڕۆی پیشەسازی و کشتتوکاڵی و پاشەڕۆ کۆکردنەوەی ماڵەکانیش بە هەمان شێوە ببینە شوێنێکی دیاریکراو بە ستاندەردی نێودەوڵەتی ئێمە ئەو شتانەمان نییە شتێکی گرنگیش ئەمێ باسی بکەم لێرە هۆشیارکردنەوەیە خەڵکی ئێمە لێرەدا زۆر هۆشیاری ئەوە نین لەبەر ئەوەی ئەمەنە کێشی تر هەیە لە ژیانیانە بۆ نمونە کارەبا بڕا
ئاوەکە بڕا ئاو هاتەوەکەی ئاویەتەوەکەی کارەبایەتەوە یاخود کێشەی مەعاشی هەیە زۆر کێشەی تری هەیە لە ژیانیدا کە بیر لە ژینگە ناکاتەوە بۆ نمونە ئێستا خۆم لەگەڵ چەند هاوڕێکمە قسەمە کردو لە چەند کەسێکا کە زانیاری زۆران لەسەر ژینگە نییە پرسیارم لێکردن چی زانیارێکتان هەیە لەسەر ژینگە چی ئەزانە لەسەر دەوازم جوابەکەیان چۆنە دێ دەوازم لێبێنن ژینگەی چی وشتی چی خواکە مەعاشەکە وەرەگرم بەڵام کە سیر ئەەکەیت ئەمە هەمووی زەرەرێکە ئەگەڕێتەوە بۆ مرۆڤەکە خۆی چونکە پیسبوونی ژینگە و گۆڕانکاری کەشوهەوا زۆرینەی کات زەرەرە بۆ سەر مرۆڤ لەبەر ئەوەی زەوی بە درێژایی مێژوو کەشوهەوای خۆی گۆڕیوە و ماوەتەوانێ و ئەوەی کەتیایە بۆ نمونە داینۆسۆرەکان کە ئیبینی لە چواردەوەرمان ئەمانە هەمووی لە ناو چوون وایە بەڵام زەوی وەکو خۆی ماوەتەوە و لە ئێستادا ئێمەش بە هەمان ڕێگای ئەڕۆین مرۆڤیش بە هەمان ڕێگای ئەڕوات و لە کوردستانی ئێمەشا ئەگەر ئەم کێشەی پیسبوونی ژینگە وە خۆشیار نەکردنەوەی خەڵک ئاوا بەردەوام بێت کارەساتێکی زۆر گەورە ڕوورات و نەخۆشیێکی زۆر بڵاو ئەبێتەوە لە ناو خەڵکە. پرۆژەی هۆشیاری گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە باشووری کوردستان پرۆژەیەکی هۆشیاریە لەسەر ئاستی تاک و زانکۆ و بەشێک لە قوتابخانەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا. ئەم پرۆژەیە لەلایەن باڵوێزی ئەڵمانیا لە بەغداد پاڵپشتی دارایی کراوە. لایەنی جێبەجەکاری پرۆژەکەش دوو ناوەندی باڵای زانستی و دوو ڕێکخراوی ناحوکمی هونەری و ژینگەییە کە لە ماوەی 4 مانگدا جێبەجێی دەکەن. وەکو توێژەرێک وەکو چالاکوانێک لە بواری ژینگەیە ئەتوانم بڵێم ئەو کارێکی ئێمە پێمان کرابی و لە توانامانە هەبوو بێ درێخیمان نەکردو چ لە ڕێگەی کاری ڕێکخراوی بکە ئێمە لە تۆڕێکمان هەیە تۆڕێکی ژینگە پارێزێ بە ناوی تۆڕی زەویەوە کە بەردەوام ئێمە لە ڕێگەی کۆمەڵێک چالاکی بەپێی کارەساتەکانی کە لە ئێستا ڕوئێن ئێمە دەورمان هەبووە ناتوانم بڵێم ئێمە کێشەکانمان حل کردووە بەڵام ئەوەی پێمان کرابێت توانیمانە بیخینێ بەرچاوی خوێندکاران و بیخینە بەرچاوی خەڵکی عام کە لە ڕێی کەناڵەکانەوە بووبێ یاخود لە ڕێگەی ئەوەی کە چالاکیمان کردبێت لەسەر جادا لە ناو مۆڵەکانە لە ناو پارکەکانە ئەوەی کە پێمان کرابێت لە ڕێی بڵاوکردنی هۆشیاری ژینگەیەوە بووبێ لە ڕێگەی قەدەغەکردنی پلاستیک و پێیانی کیسەی قوماش بە خوێندکاران و بە خەڵکە هاتوون سەردانی پرۆژەکان چالاکیەکانی ئێمەیان کردووە. بەردەوامیش ئێمە هۆشیاری ئەوەمان ناونەتێ کە کوردستان ئێمە کێشەکانمان چییە ئێمە ئەو کێشانی کە لە سلێمانیا هەیە چییە ئەوەی پێمان کرابێت تەنها ئیشەکەی ئێمە لە ڕێگەی تەوعیەوە بووە وەکو توێژەریش لە دەستی کوردستانی بۆ دراساتی استراتیژی توێژینەوەی زانستی ئەو پرۆژێکی ئێستا ئێمە ئیشی لەسەر ئەکەین پرۆژێکە بە ناوی بڵاوکردنی هۆشیاری لەسەر گۆڕانی کەشوهەوا کە ئێستا وەکەمان ئەزانین لە هەموو وڵاتان کە گرنگی بۆ بوارە ئەدرێت و ئیشی جدی بۆ ئەکرێت کە لە وڵاتی خۆمانە ئێمە بۆ بە حاڵەتێکی ئیمەرجنسی کە پێویستەکە هەر ئەوە نەبێ قسەی لەسەر بکەین پێویستە ئێمە بە کردداری ئیش بۆ ئەو کێشەیە بکەین ئەو پرۆژێک کە ئاماژەم پێەیە لە ڕاستیە ئێمە بۆ 4 مانگ ئێمە کە دامان ناوە پلانمان بۆ کردووە لە ماوەی ئەو 4 مانگایە ئێمە پرۆژەکە خۆی ئەبینێتەوە لە کۆمەڵێک زنجیرە وەرکشۆپ کە خۆی لە قۆناغی یەکەمە 4 زنجیرە وەرکشۆپە کە ئێمە ئەنجامی ئەین بۆ کۆ ئێمە تارگێتی ئێمە یاخود ئامانجی ئێمە لەم پرۆژەیە خوێندکارانی زانکۆیە بە تایبەتی بەشی پەروەردەی بنەڕەت لەگەڵ دوای ئەوە کە وەرکشۆپەکان تەواو ئەبێت ئەم دوو وەرکشۆپی یەکەمیان قۆناغی دوایەوە ئەم خوێندکارانە خۆیان یان جارێکی کە ئەو وانانی کە وەریان گرتووە لە وەرکشۆپەکانە کە لەسەر چەند بوارێکی جیاوازە کە پەیوەندی بە کەشوهەواوە هەیە وەریان گرتو ئەمانیان جارێکی کە دوو خوێندنگەی حکومی سەرەتاییمان وەرگرتووە لە قۆناغی 3 بۆ 6 جارێکی کە ئەوەی کە وەریان گرتووە
یەن بۆ ئەو خوێندکارانی ڕوون ئەکەنەوە و هۆشیاری ژینگەیان بۆ باز ئەکەن. ئامانج لە ئێمە طبعاً وەک ئاماژەم پێەیە هوشارکردنەوەی خوێندکارانی زانکۆیە و لەگەڵ ئەو دوو خوێندنگەی کە بە نمونە وەرمانگرتەوە بەڕاستی ئێمە گەرمانێک پرۆژەکە گەورەتر بکەین ئەتوانین ئەم پرۆژێ بە نمونە وەربگرین و دوایی گەورەی بکەین و خوێندگەکانی کەش بگرێتەوە بەڵام لە حاڵی ئێستایا بۆم پرۆژەی ئێمە کە بەم ئیمکانێتی لە بەردەستمانە تەنها توانیمانە دوو خوێندنگەی سەرەتایی وەربگرین ئیشەڵا دوای ئەوە کە پرۆژەکە کۆتایی هات و ئەنجامەکانمان دەستکە و ئەتوانین بیخینە بەردەم وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە وەزارەتی پەروەردە کە ئەمە بتوان لە خوێندنگەکانە دووبارە بکرێتە بابەتێکی ساڵانە کە ئەمە لە خوێندنگەکانە بوترێتەوە. طبعا ئێمە لە کاتی بەشداریکردن لەم وەرکشۆپانە کۆمەڵە زانیاری زۆر بەسوودمان وەرگرتووە لەو کەسانی کە پسپۆڕیان لە بواری گۆڕانکاری کەش و هەوا هەیە و لە بواری لەو بوارانە هەیە کە ڕەبتی هەیە بە بواری ژینگەیەوە و دوای ئەوە ئێمە بە باشمان زانی چونکە ئێمە پێمان وایە لەسەر ئەو بیرۆکەی ئیشمان کردووە کە ئێمە جیل بە جیل نەوە بنەوە ئیشی دوای خۆمان قورسترەکەین ئیشی نەوەکانی دوای خۆمان قورسترەکەین چونکە ئێمە خۆشمان و نەوەکانی پێش خۆشمان هۆکارێکی پیسکردنی ژینگە بووین هۆکارێکین بۆ گۆڕانکاریەکانی کەش و هەوا لەو ڕوانگەیەوە پێمان وابووە ئیشکردن لە خوێندنگەکانە کارێکی زۆر باشە بێ ئۆتوانە کاریگەری بکاتە سەرنەوەکانی داهاتوو ئێمە لە دوای ئەم وەرکشۆپانە کە وەرمان گرتووە کۆمەڵە خوێندنگایەکمان دیاری کردووە لە شاری سلێمانیە کە خوێندنگای بنەڕەتین و ئامانجمان ئەوەیە کە دوای ئەم وەرکشۆپانە ئێمە بچین لەو خوێندنگایانەیە بە هەمان شێوەی کە ئێمە چۆن فێرکراوین چۆن ئەو زانستانەمان وەرگرتووە لەو کەسە پسپۆڕانەوە ئێمەش بچین بە جۆرێک جۆرەکان بە شێوازێک کە گونجاو بێ لەگەڵ تێگەیشتن و ئاستی منداڵاندا ئەم ئاگادارکردنەوەانە بین بە گوێینەوەکانی دوای خۆمانە و تیان بگەێنین کە کۆمەڵە کارەساتی ژینگەی زۆر گەورە بەڕێوەیە ئەگەر بێت و ئێمە لە ئێستەوە کاری لەسەر نەکەین ئەگەر بێت و ئێمە لە ئێستەوە ڕی لێ نەگرین و ئێمە ئاسۆمان وا لە پێشچاوە ینی وایە بینین کە کاریگەریکی باشمان هەبێت بەڵام ئەوەی هەیە کاریگەریەکان لەوانەیە تۆزێ خاو بێت. سەرۆک کۆماری عێراق لە سەرەتای ساڵی 2021 واژۆی بڕیاری ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کرد بۆ ئەندامێتی عێراق لە ڕێککەوتنی پاریس بۆ کەش و هەوا کە دەرفەتێکی گرنگی هەسارەکەمانە بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە ڕێگەی هاوهەڵوێستیەکی نێودەوڵەتی یەکانگیرەوە. قۆناغێکی تری پرۆژەکەی ئێمە بریتیە لە دیزاینکردنی ئەو پرۆژەیە کە لە دواوە ئەیبینن بە شێوەیە کە ئێمە پرۆژەکە تاوا نەبوو هێشتا دیزاینەکەی تەنها هێکلەکەیمان بەستووە کە تەواو ئەبێ ئێمە دەبێت پلاستیک لە ناو کەمپی زانکۆیە بە خوێندکارەکان کۆ ئەەکەینەوە ئەو دەبە پلاستیکی کە بۆ یەکجار بەکارهێنرێ فڕێری ئێمە هینە پرۆژەکەەوە هەم بە خۆیان کۆی ئەەکەینەوەمە تەوعیە بڵاو ئەەکەینەوە هەم جارێکین لە پرۆژەکە پیشانیان ئەین کە دوای هەم پلاستیکانمان کۆ کردوانێ پرۆژەکە تەواو ئەبێ و هەمووی ئەبەستێل و تەلانیکە بە دیوی دەرەوەی بڵین هەیکلەکەەوە هەیە لە ناو پرۆژەکەشا ئێمە مەجموعی چالاکی ترمان هەیە دوایەکە دەبەکان کۆکرای و بەسترا ئێمە مەجموعی کاری هوەری بە خوێندکارەکانەکەی لە مەوادی فڕێدراوە جاری کە بەکاری هێنەوە کاتۆ لە کارتۆن لە پلاستیک لە مەجموعەیە ڕێنمایی و هۆشیاری ژینگەی لە ناو پۆستەر و سەر کارتۆنەکان ئەنووسێ و جارێکی کە ئێمە ئەو تەلەبێکیتە ناو پرۆژەکەەوە ئێمە لە ناو پرۆژەکەشا جارێکی کە تەوعیە و هۆشیاری ئینە مەبەستی ئێمە بڵاوکردنەوەی هۆشیارەیە وەک وتم بۆ بەرەنگاربوونەوەی ئەو گۆڕانکاریە گەورانی کە لە دنیاە لەسەر کەش و هەوا ڕوئیان ئێمە گەیشتنەوە ئەو قەناعەتە نەک من هەموو ئەو کەسانی کە ئیش لەسەر ئەم بوارەکەن هۆشیارکردنەوە کلیلی چارەسەری
کێشە ژینگەیەکان و کارەساتەکانە کە لە دنیا ڕۆەیە کە ئێستا لە هەموو دنیا ئیش لەسەر ئەو خاڵک و گرنگی پێدرێ و کاری جدی بۆ ئەکرێ هیوادارم ئێمە بتوانین بەشێک لەو ئەرکە بخینە سەر شانی خۆمان و بتوانین سوچێک لەو کێشانە ئێمە حل بکەین کە تەوعێکردنی خوێندکاری زانکۆیە. پێش بەشداریکردنی من لە پرۆژە گۆڕانی کەشوهەوا ئاستی زانیاریەکانم سەرەتایی بوون وەتا زانیاریەکان ئەوەنە نەبوو کە بتوانم سوود بە خۆم و سوود بە دەوروبەریش بگەێنم بەڵام ئێستا لە دوای بەشداریکردنی ئەم پرۆژەیەدا توانیومان وەکو خوێندکارانی زانکۆ هۆشیاریمان زیاتر بکەین لەوانەیە پاشتر من دەبەیەکی پلاستیکیم بەکاربهێنایە بۆ ئاو خواردنەوە بەڵام ئێستاکە توانیومە بە هەموو شێوەشتەکان بگۆڕم و دەبەیەکی شوشە بەکاربێنین چونکە هەم ژینگە ئەپارێزی هەم بۆ تەندروستی خۆشمان باشترە لەوانەیە ئێمە خوێندکاریان ئێمە تەلەبەیان ئێمە مرۆڤ کە دەبەیەکمان بەدەستەوە بەیان پیسایە فڕێمان باەتە سەر عەرزەکە ماوتای بەمە هیچ شتێ ناگۆڕێ ژینگەکە خۆی هەر پیسە بەڵام نەخێت ئێمە ئەتوانین گۆڕانکاری دروستکەین ئێمە ئەتوانین لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەگەر تۆ دەست پێ بکەیت کەسێکی تریش کە بەگشتی چاولێکردن هەیە کەسێکی تریش دووبارەیە کاتەوە لە دوای تۆ ئەیکاتەوە بۆیە بەمە ئەتوانین هەم ژینگە بپارێزین چکە ئێمە پێویستمان بە ژینگەیە هەم تەندروستی خۆشمان بپارێزین گۆڕانکاری ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین چونکە ئێمە ئەتوانین ئەمە بکەین بەگشتی زۆر گۆڕانکاری لە خۆمان بەدی کردووە بۆیە نابێ ناومێد بین و ئەتوانین ئەم کارە بکەین. چارەسەریەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا سنووردانان بۆ ڕێژەی گازی CO2 پاراستنی دارستانەکان و زیادکردنی ڕوبەری سەوزایی سنووردارکردن و کەمکردنەوەی بەرهەمهێنان و هاوردەکردنی پلاستیک کەمکردنەوەی چالاکیە پیسکەرەکان کەمکردنەوەی بەکارهێنانی ئاو وزە باشکردنی کەرت و هۆکارەکانی گواستنەوە دامەزراندن و بەگەڕخستنی پرۆژەی دووبارە بەکارهێنانەوەی پاشەڕۆکان بەکارهێنان و سوودبینین لە وزە نوێبۆکان پاراستنی سەرچاوە ئاویەکان و چارەسەرکردنی ئاوی ئاوەڕۆکان. ئەو ڕێگەیانی کە زۆر گرنگە وەکو تاکە کەسیش و وەکو حکوومەتیش کە بگرێتە بەر ئەوەیە یەکەم پاراستنی ژینگەیە کە بە عام باسی ئەەکەین یەشێک لەوانە وڵاتی ئەمە وڵاتی نەوتە ئەو پاڵێوگانی کە لە کوردستانە هەیە ئێستا یاسای زۆر باشیان بۆ دانراوە بەس بەداخەوانی ئەم یاسایانە هیچی لە کارانین و پاڵپشت ئەخرێن زۆر پێویستە لەسەر حکوومەت لە ئێستادا جەخت کاتە سەر ئەو پاڵێوگانە کە ئەم یاسایانە بەکاربێنن بۆ ئەوەی داهاتوویەکی داهاتوێکی پاکمان هەبێت لایەن ژینگەوانەیە و لەسەر تاکە کەسیش ئەوەیە دوای هۆشیارکردنەوە ینی کە تۆ زانیت بۆ نمونە زانیت کە پلاستیک خراپە بەکاری مەهێنا وایە تۆ پێویست ناکات بەکاری بهێنیت کە ئەزانی خراپە بوون من ئەو سفری کە ڕائخی ڕۆژانە و نانی لەسەر ئەخۆی ئەمە لە پلاستیک دروستکراوە ئەمە کاریگەری یەکجار خەتەری هەیە خراپی هەیە لەسەر تەندروستی هەموو تاکەکان و بە زۆرینەی کات لەسەر مناڵ لەبەر ئەوە ئێمە پێویستە بۆ نمونە لەلایەن منەوە من کەمتر پلاستیک بەکاربهێنم و لەلایەنی حکوومەتی شەوانەیە ڕیسایکلینگ بۆ ئەو کەسانی کە هەر بەکاری ئەهێنن ئەم پلاستیکە ڕیسایکلینگ واتە دووبارە دروستکردنەوەی ئەو مادانەی کە شیاون بۆ دروستکردنەوەیان و ڕێگایەکی تریش هەیە کە بۆ نمونە حکوومەت ئەتوانێت بگرێتە بەر و تاکە کەسیش ئەوەیە کەمکردنەوەی بەکارهێنانی ئۆتۆمبیل و لەلایەن حکوومەتیش ئەتوانێت سنوور دانێت بۆ چەند ئۆتۆمبیل بۆی هەیە لەناو بۆ نمونە لەناو شاری سلەیمانیە هەبێت ئەمە یەکێکە لەو ڕێگایانەی کە پێویستە
بکرێتە بەر بۆ ئەوەی ئێمە داهاتوێک وەکو باسم کرد ئەبێت ژینگەمان پاکەینەوە ئەگەر ژینگەمان پاک نەکەینەوە ئێمە داهاتوێکی ژینگەیەکی ژەهراوی بۆ نەوەکانی داهاتوومان بەجێ ئەهێڵین لەبەر ئەوە زۆر گرنگە لەلایەن حکومەت و تاکە کەسەوانەیە بە یەکەوانەیە بەرەنگاری پیسبوونی ژینگە و گۆڕانکاری کەش و هەواوە ببنەوە بۆ ئەوەی بتوانین پارێزگاری لە خۆمان و لە داهاتووی خەڵکەکەمان بکەین. گۆڕانکاریەکانی کەشوهەوا وا دەخوازێت بەرەنگاربوونەوەی ئەم دیاردەمە ترسیدارە پرسی لە پێشینەی نیشتیمانی بێ و هەرچی زووە دەست بەکار بکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی. توێژینەوەکان و ناوەندە زانستی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش بەردەوام داوا دەکەن پێویستە مرۆڤایەتی بە شێوەیەک خۆی ئامادە بکات تا لە نیوەی یەکەمی سەدەی 21 و لەگەڵ هاتنی ساڵی 2050 بەرهەمهێنانی کاربۆن و گازە گەرمەکان سفر بکرێتەوە بۆ ئەو مەبەستەش بە دوای وزەی جێگرەوەدا بگەڕێن کە دۆستی ژینگەیە. تۆ باشی خولەکێک کات هەیە؟ گوێ بگرن خەڵکینە من یەک دووشت دەزانم سەبارەت بە لە ناوچوون با پێتان بڵێم تا ئاستێکی ڕوونە کە نەمان خۆی لە خۆیدا شتێکی خراپە بەڵام خۆت بە خۆت بەرەو نەمانی گشتی ببەی لە ماوەی 7 ملیۆن ساڵدا بێماناترین شتاکە بیست بێتم بەلانیکەمەوە ئێمە ئەسترۆیدێک لێداین ئەی بیانوەی ئێوە چییە؟ لێرەدا 7 ملیۆن ساڵ بە پەیوەست بە گەشەکردنی شیردەرە پڵەسان تاکانە ئێوە بەرەو کارەساتێکی کەشوهەوا دەچن سەرەڕایەوەش حکومەکانتان ساڵانە بە سەدەها بلیۆن لە پارەی خەڵکی خەرجەکە بۆ دەرێنانی خەڵوزی بەردین بێنە بەرچاوت ئەگەر ساڵانە ئێمە بە سەدەها بلیۆنمان خەرج کردایە بۆ یارمەتیدان و پێکداکێشانی ئەسترۆیدێکی گەورە بە هەسارەکەمان شتێکی زۆر بێمانایە وایە بیر لە هەموو شتانە بکەنەوە کە دەتوانین بیکەین بەو پارەی کە خەرجی دەکەن بۆ ئەو شتە وێرانکەرە لە جیهاندا زۆر کەس لە هەژاریدا دەژین ئایا یارمەتیدانی ئەو هەژارانە باشتر نییە لەوەی کە ئەو پارەیە خەرجکەن بۆ لە ناوبردنی هەموو ڕەگەزی خۆتان؟ بابەساتێک واقعبین بین لێرە لە ئێستادا ئێوە هەلێکی زۆر گەورەتان لە بەردەمدایە لەگەڵ دووبارە بنیادنانەوەی ئابووریتان و دەربازبوونتان لەم پەتایە گەورەترین فرسەتتان لە بەردەستایە جا لێرەدا ئەمە بیرۆکەکەی منە لە ناوچوون هەڵمە بژێرن تا درەنگ نەبۆ ڕەگەستان ڕزگار بکەن کاتێوە هاتووە کە بوەستن لە بیان و هێنانەوە و دەست بکەن بە دروستکردنی گۆڕانکاریەکان زۆر سپاس.